کۆبنەوەی ئەمڕۆ کە خاڵێکی کە زۆر گرنگ بێ بڕیارماندا بێ سەبارەت بە زیاتر دەرچوانی ئەندازیارانی کشت و کاڵیە کە ئەوانەی بێکارن واتە یاددانە مەزراونی بێکارن بڕیارمانداوە کە هەر کامێک لەوان یەکێک بۆ نمونە دەکرێت بە سەرپەرشتکاری یەکەیەکی خانووی پلاستیکی بە پێی گرێبەستێک لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و بە تایبەتی بەڕێوەبەرایەتی باخداری لەگەڵ خاوەنی یەکەیەکی خانووی پلاستیکی کە لەوانەیە لێ خانوویەک بیگرێتەوە تا 50 خانوو کە دیارە خانووە پلاستیکیان لە هەرێمی کوردستان زۆر زیادیان کردووە، ینی زیاتر لە 10,000-12,000 خانووی پلاستیکی تێپەڕاندووە. ئەمەش پێویستی بە سەرپەرشتیکردن هەیە لە ڕووی زانستیەوە. ئەمە یەکێکە لە هەنگاوەکانی وەزارەت بۆ دۆزینەوەی دەرفەت بۆ دەرچوانی کشت و کاڵی کە بڕیار و پرۆژەی کەشمان هەبوو، بەڵام تا ئێستا دیارە لە ئەنجومەنی وەزیران ماوەتەوە کە پێویستی بە پەسەندکردن هەبوو لەلایەن پەرلەمان هێندە بەرگەکانی دەنا ئەویش هەر لە خزمەت دەرچوانی کشت و کاڵی بووە. ئەمە هەنگاوێکە بۆی کە ئەم بەڕێزانە هەم بە کشت و کاڵەوە خەریک بن وردە وردە ئەوەی کە بە نەزەری خوێندوانە لە واقعیشدا کاری پێ بکەن.